ڕەوشی ئەمنی لە شاری کەرکووک وەکو جەنابەت فەرموود ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشترە ڕوا وەلەو هیچ شتێک ڕووی نەداوە بکەوا بڵێن ببێتە ئەوەی نیگەرانی خەڵکو و ئەمە و هەر شتێکش ڕوویدا بێت تەلەفۆنیان بۆمان کردووە تەنانەت تەلەفۆنیان بۆم کردووە ئەڵێن لە فلان شوێن سەیتەرە دانراوە بەڕاستی سەیتەرە لە ناو شارە خۆی هەر ناخۆشە تەداخۆلم کردووە حتا لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆی ناوەندا قسەم کردووە لەسەر ئەو مۆزوعانە لەگەڵ قایدی ئێرە قسەم کردووە هەموو هیچیان وتوانە زۆر باشە ئێمە نایەلین ئەو شتانە ببێ سەیتەرەدانە لە ناوشارە بەڵام ئەنتیشار تاکو چەند ڕۆژی داهاتوو ئینشاءڵڵا ئەوانش ئەگەڕێنەوە لە ناو شار دەرەچن وەلەو بڵین ئەوان بوونیان بۆ ئەوە نییە بڵین خوا نەخواستە عزیەتی خەڵک بن بوونیان بۆ یەکەوە خەڵکی عزیەت نەدرێ ئێمە گۆڕانکاریمان نەکردووە بەڵام ئەو شوێنانەی کەوا بڵین ئەو بەڕێزانەی کە جێیان هێشتۆ شوێنەکە خۆ ناکرێ بە بەتاڵی بمێنێتەوە دەبێ یەکێک بیباتە ڕێوە بەڵام ئێمە جێگرەکانی خۆیانمانداناوە جێگرەکانی خۆیانمانداناوە لەو شوێنە کارەکانیان بکەن ئیترە بڵین ئەوە پۆلیسی نەجدەیە وڵات جێگرەکەی کووردە ئیشەکانە باتە ڕێوە ئەوە دەبسە هەر کووردە دامان ناوە نازانم ئەو شوێنانەی کەوا باسەکرێ چۆن مرکزی ئازادیە مرکزی ئازادی ئەوە فەرهاد لەوێ بووە فەرهادی باتە ڕێوە چونکە بڵێن ئەقدەم زابطەی باتە ڕێوە ئەمانە هەموو کوردن من تا ئێستا نازانم بەڵام بەس ئنزیباتمان هەیە ئەویش ئەقدەم زابط لە برایانی عەرەبە کارەکان تەمشیاکە هیچ کەسێک مەنسەب نییە بەس تەمشی ئومورە یعنی ئەوانش کەوا باسم کرد هەمووی کوردن و تەمشی ئومور یعنی ئەوە پێڵێن تەمشیر لەبەرەوەی ئیشەکان بەڕێ بکرێ ئیشەکان نەوەستێ و من دڵنیا ئەو برادراناکەمەوە کە بگەڕێنەوە و کە گەڕاونەتەوە هەموو ئەچنە سەر جێگاتەکانی خۆیان بەڵام بە پێی تەنزیمکردنی دیارە ڕەنگ بە گۆڕانکاری بکرێ لە هینەکانە